بەڕاستی گومانبردنی خراپ هۆکارێکە بۆ ئەوەی کە تەفریقە و دووبەرەکی لە نێوانی خەڵکیە دروست ببێ. کۆمەڵگاکان پەرتەوازە ئەکا شەیطان بەهۆی گومانی خراپەوە. هەر لەبەر ئەوەیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە سنەتە زۆر جەخت لەسەرەوە کەنەوە کەوە ئینسان گومانی خراپ بە خەڵک نەبا. خوای تعالی لە سوورەتی حجوراتە لە ئایەتی 12 ئەفەرمێ: يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. خوای تعالی ڕوەکاتە ئێمە ئیماندار ئامۆژگاریمان ئەکا و پێمانە فەرمێ: ئەی ئەو کەسانەی کە باوەڕتان هێناوە بەخوا، شوێنی پەیامەکەی خوا کەوتون، گومان بە یەکتری مەبەن، زۆرێک لە گومانەکان واز لێبێنن، حتا ئەفەرمێ ئیجتەنیبوو، واتە دووری لێ بگرن، کە ئەنەهو ئەوەنە تاوانێکی پیسە وەکو عەرەق خواردن وایە. چۆن ئەسڵەن ئەگەر لە کۆڵانێکە عەرەق فرۆشێکی تیابێت، تۆ لە کۆڵانێکی ترۆ بڕۆ، ئەوەندە دووری لێ بگرە. عینەن گومانی خراپ ئەوەندە پیسە، خوای تعالی ئەفەرمێت دووری لێ بگرە، ئەسڵەن نزیکی مەکەوەرەوە. لەبەر ئەوەی هەندێک لە گومانەکان خراپن، تۆ لە زۆربەی گومانەکان واز بێنە. لەبەر ئەوەی هەندێک لە گومانەکان خراپن، تۆ لە زۆربەی گومان دوور بگرە، هەوڵ بدە دائیمەن گومانی باش ببە. گومانی خراپ خۆشەویستەکانم چەندین نەخۆشی تری لێ ئەبێتەوە. هەر لەو ئایەتە خوای تعالی لە پاش ئەوەی کە ئەفەرمێت دوور بگرن لە گومانی خراپ یا لە زۆربەی گومانەکان دوور بگرن، ئەفەرمێ: ولا تجسسوا، گومانی خراپە کە هانی ئینسان ئەدا تووشی ئەوەی ئەکا دەستکا بە جاسووسی کردن، دەستکەی بە مراقەبەکردنی برای مسلمانت. گومانێکی خراپی پێبەی، دوای گومانە خراپەکە دەستەکەی بە مراقەبەکردنی. هەر لە پاشەوە ئەفەرمێ: غەیبەتی یەکتری مەکەن، گومانی خراپەوە ئەکا غەیبەتی برای مسلمانت بکەیت. گومانێکی خراپی پێ ئەبەی، غەیبەتیەکەی، جاری وا هەیە مودەیەکی زۆر تۆ غەیبەتیەکەی، لە پاشان بۆت دەرەکەوێ کەوا نییە، تۆ گومانەکەت هەڵە بوو، ئەم جار ڕۆی بۆ لای ئەڵێی گردن مازاکە، دوای چی؟ دوای ئەوەی تۆ سومعەتی شکان لە ناو خەڵکە، دوای ئەوەی تۆ ئەوەی نەشێ پێت کرد، ئێستا ئەڵێی گردن مازاکە، وا ئەزانی گردن ئازای، هەر ئەوەی ئەو بڵێ گردن تازا بیا لە جەشنێکا بڕۆی دەستکەیتە ملی و بڵێ گردن مازاکە، وەڵڵاهی نابێ بەو شێوە، نابێت. ئەبێت دائیمەن تۆ هەوڵ بدەیت سەرەتای گوناحەکان دەرگاکەی داخەی، لەسەرەوە دەرگاکەی داخەی، نێڵی بگاتە خوارەوە. هەر لە ئەوڵە گومان مادام دوو جۆرە، گومانی باش ببە. مەوزوعێکە بابەتێکە دووشت هەڵەگرێ، احتیمال هەیە نیەتی ئەو کەسە چاکەکە بێ، احتیمال شێ خراپەکە بێت، تۆ بۆ چاکە قبولی ناکەی، تۆ چاکەکە وەربگرە، مەڕۆ بۆ خراپەکە. خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ: ولا تقف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. سورة إسراء آية 36. خوای تعالی ئەفەرمێ: ولا تقف، يعني قسەیەک مەکە، ما ليس لك به علم، شتێک کە تۆ زانیاریت لەبارەیەوە نییە، قسەی تیا مەکە. ئیبراینە زۆر مەسائلەکان پەیوەندی بە دڵەوە هەیە، یعنی تۆ لە دڵی کابرا علمت هەیە، تۆ لە دڵی علمت هەیە، بە تاکید گشتمان ئەڵێ نا،
خوای تعالی فەرمێ ولا تقف ما ليس لك به علم قسە لە شتێک مەکە تۆ زانیاریت لەبارەیەوە نییە چونکە بەڕاستی ئەگەر هەل لە ناو دڵتا بێ ئاساییە ئیسەوەکو ڕوونیەکەینەوە یعنی ئەگەر تۆ گومانێکە بێ بەس لە دڵتا نەتخستە سەر زمان بەکردەوە جێبەجێت نەکرد ئەوە مەوزوعێکی ترە گومانێکە و هەوڵ ئەدەی تیشنەی تێڵی بەس هەر ناو دڵتایە کێشە نابێت بەڵام شتێک کە تۆ لەبارەیەوە شارەزایت نییە علمت نییە قسەی تیا مەکە چونکە بەڕاستی گوێ زمان دڵیش پرسیاری لێکرێ لێپرسینەوەی لەسەرە لە ڕۆژی قیامەتە ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم تەوافەکە بە دەوری کەعبە لە کاتی تەوافە ئەم فەرمایشتانە ئەفەرمێ چەندێ جوانی چەندێ بۆنخۆشی ئەی کەعبە چەندێ گەورەی چەندێ حورمەتت گەورەیە بەو زاتەی نەفسی منی بەدەسە حورمەتی ئیماندار لە حورمەتی تۆ گەورەترە لای خوای تەعالی سبحان الله چونکە کەعبە ڕاستە ماڵی خوایە بەس بەردە بەس تۆی ئیماندار زکری خوا ئەکەی دڵت پڕ لە ئیمانە حورمەتت گەورەترە ئەمجا ڕوونیە کاتەوە چی حورمەتێکت گەورەترە ماڵت هیچ مسلمانێ بۆی نییە ماڵی هیچ مسلمانێ داگیر کە بە نەحەق خوێنت هیچ مسلمانێ بۆی نییە خوێنی هیچ مسلمانێ بڕێژێ بە نەحەق ئەمجا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم وأن نظن به إلا خيرا ودائمەنیش ئەبێ گومانی چاک بە برای مسلمانت بۆی ئەگەر مسلمانێکت بینی بۆ نمونە لەگەڵ ئافرەتێکە مسلمانێکت بینی تەنیان یەکسەر تۆ مەڵێ بەخوا ئەمە دوو معنە هەڵەگرێ لەوانەیە ئەوە خێزانی بێ لەوانەشە بە پێچەوانەکەەوە تۆ بۆ ئیلا یەکسەر ئەوەی تەباری پێچەوە بینی مەڵ ژنێکە لا سیارەکە لەو دەشتە چۆڵە بین ئێکێ لە خێزانی خۆی نەبێ بە یەکۆ شوێتنەوە دەشت تۆ بۆ ئەمەیانەوە دائیمەن یعنی منافق ئەمەکان وەرەگرێ ئینسانی ئیماندار ئەمەکان وەرەگرێ منافق دائما ئەمەکان وەرەگرێ یعنی دائیم ئەڕوا بوختیانێکی بۆکە نەک هەر بەس تەنها گومانێک لە ناو دڵیایەتی بەڵکو ئەیکا بە قسەش و لە ناو خەڵکی شاباسەکە بەس ئینسانی ئیماندار نە ئینسانی ئیماندار ئەڕوا گومانی باش ئەبە و ئەوەیش ئەسڵە برا بە ڕێزەکانم ئەوەش ئەسڵە کەوابوو گومان دوو بەشە کەوابوو گومان دوو بەشە گومانی خێر هەیە گومانی شەڕ هەیە ئەگەر تۆ حتى مجالي تيايا أبي قماني شر خير بوي قماني شاكا بوي حتى مجالي تيايا مجر مسألة مجالي تيانا ميني أجر لو كاتا قماني خيرش نبي قماني شرش بي دروسة بونا منا كابرايك ننا أسرع وديتنا ومزقوتوا ظاهر بري حركات وجولاءك جي قمان لو وضعشها ترسي كي بونا منا تقينا وبكري تشي بكري تشي بكري يعني أو كاتا أصل وايا تۆ بکەویتە گومانۆ لێی و ئەگەر بینیت گومانەکە تۆزێک بەڵگەیەکی شاتە بانی ئەو کاتە یەکسەر تەلەفۆنەکەی بۆ جیهاتی دیاری کراو لەبەر ئەوەی خوا نەخواست ئەوە نەبێتە هۆی ئەوەی کە چەندین مسلمان بکوژێ کابرا شەوێکی درەنگ دەمی هەڵپێکاوە لە دیوارێک بازەداتە ئەو دیمە ئیتر خۆ ئەمە زاهیر وا دەرەکەوێ ئەمە دز بێ ئەمە وا دەرەکەوێ خۆ نابێت تۆ بێژی وەڵا لەوانەیە ئەمە خاوەن ماڵەکە بێ چونکە خاوەن ماڵەکە ئەغڵب دەم هەڵ ناپێکێ لێرە ئەبێت تۆ هەوڵ بدەی ماڵی دراوسەکەت بپارێزی بە قەدەری توانە ئەو گومانە گومانی خراپ نییە ئەو کاتە ناچاری بڕێشت هەیە ناچاری خۆشەویستەکانم دایمەن ئینسان هەوڵ بدات چاکە وەربگرێ بەڵام ئەگەر حاڵەتەکە لەو شێوازە بوو ئەوە ناچارە ئەو لاکەی هەڵبژێری یەکەم بەرهەمی گومانی خراپ ئەوەیە سقە نایە لێ لە بەینە ئێستا من گومانم بە تۆ بێ ئیتر متمانم پێت نییە ئەی ئەگەر متمانە نەما هاوکاری نامێنێ کە پێویستە من و تۆ هاوکار بین لە هەموو کارێ خێرە ئەبێ وتعاونوا على البر والتقوى ئەبێ من و تۆ دائما دەستباری یەکتری بین لە کارە خێرەکان ئەی ئەگەر من متمانم پێت نەبێ دەستباریشت نابم ئەی ئەگەر دەستباری نەما هاوکاری نەما لە ناو خەڵکە ئەو کاتە کۆمەڵگە ئەبێ بە جەهەنم بخوا ئەوەنە حەساوە متمانە نەما ئەوەنە حەساوە هاوکاری نەما ئیتر ئەم کۆمەڵگایە بەڕاستی ئەوێتە جەهەنمێک هەموو تاکێک لەنا ئەو کۆمەڵگایە هەستووە غەریبیەکە
هەموو تاکێکی کۆمەلگا کاستوە غەریبیەکە چونکە هاوکاریەک نین کە هاوکاریەک نەبوون ئیتر ژیان تێکەچێ ئەو کاتە هەموو حرەکەیەک بە گومان ئەبینرێ هەموو حرەکەیەک ئەبینی کابرا هەر شتێک بکە یەکسەر گومانی خراپی پێبن ئەو کاتە ژیان یەک پارچە لەسەر گومان ها براینە ئێستا بە تایبەتی لە بواری سیاسەتە هیچ متمانەیە نەما لەم وڵاتە هەر کەسێک یەک شتێک بێ یەکسەر ئەیکەن بە زەجەیەکی گەورە لێی مع العلم شتەکان جێی هینە یعنی جاروایە شتێک گوماناویە قسەیە کەسێک قسەیەکی کردە خۆتوە بێگوێ لەو لایش بگیری اینجا بێ محکەمە مەوزوعەکان یەکلا کاتەوە ئێمە بەبێ ئەوەی محکەمە یەکلای کاتەوە هەرچی فەیسبووکە لەسەر ئەو کابرا ئەنووسی لەم ماوانە لە چەمچەماڵ حادیسەیەک بوو گوایە على ئاساس ژنێک مێردەکەی ئاگری ناتە ژنەکەی و مناڵەکانیەوە بینیتان چەنەها خەڵک ئەتوانم بڵێم لە 180 ئەم ملەتی کوردە تووشی گوناح بوو هەر هەمووی لە فەیسبووک ئەوجا فەیسبووک ئێستا 4 ملیۆن فەیسبووکەیە لە کوردستان ئەزانن 4 ملیۆن ئەکاونتی فەیسبووکەیە لە کوردستان یعنی لای کەمەکەی 3 ملیۆنی لەسەر ئەوە ئەینووسی هەر ئەمە چی پێ بکرێم زەلامە یەکسەر بوو بە حاکم حکمی دا ئیسپاتی کرد ئایا عیدام بکرێ یا سجن ئابەدیش بکرێ یەکسەر ئیتر قسەکردن بە پیاو ئەوەی ژن بێ قسەی بە پیاوە کرد ئەوەی ئیتر یعنی مەوزوعەکە گەشتە حەدێ ئەسڵیش وایە من و تۆ لەم مەوزوعە بێدەنگ بین تا محکەمە یەکلایە کاتەوە تا بزانم مەوزوعە چۆن بووە ئیتر شتیان بۆی دروستە کرد مەبەستم ها گومان لە مەسائلە و مەسائلانە شتی تریش لەم شێوازانە زۆرە شتی تریش لەم مەسائلانە زۆرە ڕۆژانە ڕۆدا ڕۆژانە ئەخبارە تەلەڤیزۆنەکانیش خۆ ئەوەنە ڕەحمیان نەماوە ئەمەنە بەزەی نەماوە یعنی تەسەورەکەی لە وڵاتەی ئێمە یەکێک لە کێشەکانی ڕاگەیاندن ئەوەیە ڕاگەیاندن حکومەدا یعنی تەسەورەکەن ڕاگەیاندن حکومەدا تەلەڤیزۆنێکە شتێ بڵاوە کاتەوە وەک حاکم حکمی تیادا و ئەیکا بە بەزمی خۆی تەنانەت پەرلەمانتارەکانیشمان تەسەورەکەن پەرلەمانتارێکی قانونی یعنی پەرلەمانتار ئەبێت کەسێکی عاقڵ و ژیر و قانونی و یاساناس و ئەمانە بێ تەسەورەکەن شتێک لە تەلەڤیزۆن ئەبیسێ یەکسەر ئیتر دەسەکاتە حکومدان لێ لە ئەکاونتەکەی خۆی حکومەدا لەسەری ئەی ئەوە کرا مادام ئەبێ وا بکری ئەبێ وای پێ بکری ئەبێ بۆ براکە ئەخر ئێمە چۆن ئەبێ وابێ چۆن ئەبێ مسلمان وابێ مع العلم ئێمە ئەڵێن مجتەمەعەکەی ئێمە لە 195 مسلمانە لە 195 مسلمانە ئاوایە ئیسلام وا ئەفەرمێ یان ئێمە دوورین لەو منهەجی ئیسلامەوە کە ئیدعای ئەکەین من زۆر جار ئەڵێم ئێستا زۆرم پێخۆشە مزگەوت بۆ نمونە لە 1970 تا 92 لەم سمودە 3 مزگەوتی بچووک بوو لە جمعەکان شاپڕ نابوو بەڵام ئێستا لەم ڕزگاری خۆمانە لەخوا بەزیابێت 10-12 مزگەوتەیە و هەر هەمووشی مەگەر ئاوا لە ڕۆژانی بەهارە پڕ نەبێ ئەگینا پڕ ئەبێ و پێویستی بە شوێنی زیاتریش هەیە من دڵم خۆشە کە ئەمە هەیە بەس لەلایەکی تریشەوە ئەو ئیمانداریە ئەو زەمانە بوو ئێستا ئەم ئیمانداریە نییە ئەوانەی کە نوێژیان نەکرد جاران چاکتر نوێژیان نەکرد باشتر لە ئیسلام تێگەیشت بوون بەس ئەمانەی ئێستا ئەم خەڵکە ئێستا هەمووی دێ بۆ مزگەوت نوێژەکە بەڵام بوختیان چییە غەیبەت کەرە حرام خۆرە ئەچێ بۆ حەج بەڵام لەو لاشەوە بیر لە بچووکترین حەقی حەقدارەکان ناکاتەوە لەسەری دێ بۆ جمعە بەڵام لەولاوە دەرەچێ لە جمعە لەولاوە قۆڵی خەڵکە بڕێ خراپەکاری ئەکا فێڵەکە هەموو شتێکەکە ئێمە جێی دڵخۆشی نییە بەڕاستی بەداخەوە یانی گومانبردن هەندێک هۆکاری هەیە یەکێک لە هۆکارەکانی خۆشەویستەکانم ئەوەیە کە تۆ لە خۆت ڕازیت لە هۆکارەکانی گومانبردن ئەوەیە تۆ لە خۆت ڕازیت تو ئەگەر لە خۆت ڕازی نەبی گومان بە خەڵک بۆ ئەوەی وە لە ئیسلامیشا لە خۆ ڕازی بوون یەکێکە لە گەورەترین دەگبەتیەکان ولا تزكوا أنفسكم ئێوە نابێت تەسکی خۆتان بکەن بۆیە تۆ نصیحەتی یەکێکەکەی نصیحەتیکە بەس خۆتیش دائما بە فەقیر بزانە بڵێ یا رب العالمین لەوانەیە خوا لە منی قبول نەکردبێ کێ ئەڵێ ئەم نوێژە لە من و تۆ قبول کراوە ئیبراهیم و ئیسماعیل خەریک بینای کەعبەن داواکەن خوا لێمان قبولکە بە ئەمری خوا ماڵێ بۆ خوا دروستەکەن بە ئەمری خوا ماڵ بۆ خوا دروستەکەن ئەترسن خوا لێیان قبول نەکە دوعاکەن خوا لێیان قبولکە ئەی من و تۆ چیمان کردووە ئاخر بۆ ئەوەنە لە خۆمان ڕازی بین هۆکارێکی تر عقلی ئەو کەسە زەعیفە کە دایمەن گومان بە خەڵکە بە نەفسی پیسە
چونکە ئەگەر عقل ئینسانی عاقڵ نابێ گومان بە خەڵک ببە، ئینسانە نەفسی پاک بێ نابێ گومان بە خەڵک بووە. هۆکارێکی تر توندڕەویەکی زیاد لە حەد، یەکسەر ئەمرەوە توندی شتەکان وەرەگرێ لەوانەیە خۆشی ئیمانەکەی لە دەست بدە، نابێت خۆشەویستەکانم نابێت. ئەبێ ئێمە بۆ خۆمان قەینا حتا عیبادەتکەن کەمە، بەس بەرامبەر بە خەڵک نابێ زۆر تند بین. ئەبێ هەوڵدەین دائیمەن سووکەکان وەربگرین بۆ خەڵک، لەبەر ئەوەی خەڵک بەرەبەرە بێتە ناودین. خۆی ئینسان ئەوە حەساوەهات هێواش هێواش خۆی شتەکان تێگا و ئەو کاتە لە تۆش لەوانەیە باشتر ببێ. شوێن کەوتنی هەوا و ئارەزوو زۆر لە مسلمانان براینە لەم زەمانە شوێنی هەوا و ئارەزویان کەوتن زۆرێک. یعنی من بە هەوا و ئارەزووی خۆم بۆ نمونە مامۆسایەک مەی خۆشم گەرەکە، ڕئیس حزبەکەم خۆش گەرەکە، ئیتر هەر کەسێ لە حزبەکەی من ڕازی نەبێ یان لە مامۆساکەی من ڕازی نەبێ ئیتر من گومانی خراپی پێ بم. مەرج نییە برا بە ڕێزەکان، ئەوە من غەڵەت تێگەیشتمە لە دین خوایە، دین پێغەمبەرە صلی الله علیه وسلم. دین هیچ کەسێک نییە. هەندێک مسلمانێ ئەڵێ یەکسەر گەیشتە تو ئەی تۆ لە فلان ڕێی چییە بەرامبەر بە فلانە کەس؟ نابێت وا بڵێ بە هیچ کەسێ. ئەو فلانە کەسە لە دایکیش نەبووە ئەم دینە هەر وەک خۆی وا بووە، دینی نوحە ئیبراهیمە. تۆ ئەتوانی پرسیاری لێ بکەی بە ڕێیت بەرامبەر خوا چییە؟ ڕێیت بەرامبەر بە ئەرکانەکانی ئیمان و ئیسلام چییە؟ ڕێیت بەرامبەر بە پێغەمبەر چییە صلی الله علیه وسلم؟ لەوە زیاتر قولی کەیتەوە خراپە. ئەم شوێن کەوتنی هەوا و ئارەزوو، شوێن کەوتنی مەسەلەن شتێک بەڕاستی وە ئەکات ئێمە بەرامبەر بە یەک گومانمان خراپ بێ. عیلاجی چییە؟ ئێمە ئەگەر گومانی خراپمان بەرامبەر بە یەکتری برد، عیلاجی چییە؟ عیلاج یەکەم دائیمەن برا بە ڕێزەکانم ئەبێ ئێمە گومانمان وابێ کە ئێمە دژمنێکمانەیە شەیتانە. ئەم شەیتانە دائیمەن خەڵک بەرەو خراپە ئەبا، مرۆڤەکانیش قابلن بەوەی کەوا جارجار شەیتان بیان خەڵەتێنێ. ئێمە خۆ کەسمان پێغەمبەر نیمان، بەس پێغەمبەرانن شەیتان تەسیریان تێناکە. جگە لە پێغەمبەر قابلە غەڵەت بکە ئینسان. توش حوسێنێکی فراوانە وەریگرە، شەیتان بردی تۆ بیتێرەوە، شەیتان بردی تۆ بیتێرەوە، نەک شەیتان بردی و تۆش پاڕێکی پێوە بنەی بڵێ بڕۆ ملت بشکی. خەڵکمانەیە وایە، خەڵکمانەیە شەیتان لە شتێکە خەڵەتانی ئەمیش لەقەیەکی لێدا و بەرەو جەهەنەم با زیاتر بڕۆ. زۆر خراپە. نە شەیتان ئەگەر کەسێک مەسەلەن پارەکە نوێژێ کرد، پارەکە ڕەمەزان، ئێستا فکرەیەکی بۆ دروست بۆ نوێژ ناکە، شەیتان خەڵەتانێتی. ئێمەش ئەبێ بڕۆین تر دەستکەینە غەیبەتکردن و گومان خراپ نە وەڵڵا بالعکس ئەبێ ئێمە بڕۆین بیتێرینەوە. شەیتان خەڵەتانی ئەبێ ئێمە بیتێرینەوە. ئیمامی حەسەنی بەسری شەوێکیان هەسابوو شەو نوێژیە کرد، ئەو کاتە چراو چشتنە بۆ تاریک بووە، لەو کاتە دزێک لە پەنجەرەکە دێتام دیمە. هەندێک بە ئیمامی حەسەنی بەسری باسیەکەن، هەندێکیش بە خەڵکی تێکێک لە ئیمامەکانی تر. المهم ئەمە لە سەلەفا بووە، لە پەنجەرەوە کابرا دێتام دیما بۆ دزی، ئەمیش لە سوچێکە خەریکی شەو نوێژیە، ئەو نایبینێ، هەرچی دێتە دەسیەوەی خاتە ناو گونەیەک و ئەوێ بیبا لەو کاتە ئەوێ بڕوات لە پەنجەرەکە بچێتە و دیمامیش بانگەکە ئەڵێ کوڕم وەرە ئێرە. کابرا لە شوێن خۆی ئەجامە دەبێ، ئیتر وەزعەکە زۆر هێنە. بانگەکە ئەڵێ کوڕم بۆچی یعنی هاتی؟ خۆ من ئێستا اعتیادی ئەوەی برتە گردن تازە بێ، بەس کوڕم ئاخر ئەمە کەی ڕێگای یعنی وەکو بڵێ ڕێگای پەیداکردنی پارێ؟ کوڕم لە جیاتی ئەوەی خۆت بخەیتە ئەم خەتەریاتەوە، دزی و لەوانەیە بکوژرێ و لەوانەیە بتگرن و لەوانەیە حیات بچێ و سمعەتت بشکێ و ئەی بۆچی ناچی ئیشێ بکەی، عەمەلەیە بکەی، کاسبیە بکەی. المهم نەسیحەتێکە تا بانگی بەیانی. بانگی بەیانیش طبعا کابرا زۆرە گۆڕێ. بانگی بەیانی ئەڵێ بن ئەچم بۆ مزگەوت، ئەڵێ وەڵام منیش دێم لەگەڵ تا مامۆسا، لەگەڵ خۆی ئایبا بۆ مزگەوت، دەست نوێژەگرێ و ئەڕوا لەگەڵ مامۆسایە بۆ مزگەوت، یەکەم جارە نوێژ بکات لە مزگەوتە. دوای خەڵک ئەڵێن مامۆسا شەو تۆ ڕۆیشتیتەوە میوانت نەبوو، ئەم میوانە کەی هات ماڵتە؟ ئەڵێ وەڵڵا ئەم میوانە شەیتان ویستی بیدزێ، بەڵام ئێمە لە شەیتانمان دزی، ئێمە لە شەیتانمان گردەوە، لە دەستی شەیتان دەرمان کرد. مسلمان ئەبێ ئاوا بە ڕەحم بێ. ئەمجا دائیمەن بۆ ئەوەی چارەسەری گومانی خراپ بکەی، سەیری نەفسی خۆت بکە و بڵێ بەخوا بەرام من خۆم لە خەڵک خراوترم. هەر کەسێ مەشغولی خۆی بێ مەشغولی خەڵک نابێ، هەر کەسێ مەشغولی خۆی بێ عیبەکانی خۆی بێ مەشغولی خەڵک نابێ. مشکلە ئەوەیە منی عیب خۆم نابینم و سەیری عیب تۆکەم. جار وا هەیە تەڵاشەیەک ئەوە نەها لە ناو چاو خۆمە نایبینم، بەس گەردیلەیەکە لە ناو چاو تۆ ئایبینم. سير او آية حديث أنا بكين هر كسي آية حديث تأثيري تنكاتر شي تأثيري تيكبره
ئەوە ئاەت ئەوە حەدیث ئەوە تەأسیرت تێ نەکا نازانم ئەو ئەڵێ ئاەت و حەدیث ئەڵێ گومان مەبە گومانی خراپ مەبە بەڵام تو هەربیبەی خوا پەنامان بدە دوورگرتن لە شوبهە برعینە حتا ئەتوانین خۆشەویستەکانم با خۆمان لە شوبهە بە دوور بگرین خۆمان نەخەینە گومانەوە خۆمان نەخەینە جێی گومانەوە ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەمەزان بوو لە مزگەوتە ئەعتیکافیە کرد یعنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دەشەوی ئەخیرە لە مزگەوت ئەمایەوە ڕۆژەکەی و شەوەکەی هەر عیبادەتیە کرد یعنی شەوێک ئاوا تاریک بوو دنیا سەفیەی خێزانی هاتوو بۆ لای سەفیەی کچی حویەی هاتوو بۆ لای دوای ئەوەی کە بەڕێی کرد تۆزێک لەگەڵ پێغەمبەرا ڕاوەستا دوو کەس لەو کاتە تێپەڕ بوون بەوەیە تۆزە پیان هەڵگرت سەلامێکیان کرد و سەیریان نەکرد و پیان هەڵگرت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی عەلەیکم السەلام ورحمة الله ئەمە سەفیەی خێزانمە لەگەڵمان ڕاوەستاوە ئەمە سەفیەی خێزانمە لەگەڵمان ڕاوەستاوە ئەوان ژوتیان سبحان الله ئەی پێغەمبەری خوا قابل ئێمە گومانی خراپ بە تۆ ببووین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم حديث مهمي فرموي إن الشيطان يبلغ من الإنسان مبلغ الدم وإني خشيت أن يقذف في قلوبكما شيئا شيطان وچون بڵێ خوێن بەگیان تا دێت و ئەڕوا شەیتان ئاوا دێت و ئەڕوا ترسام شتێ بخاتە دڵتان و بۆیە لەسەر خۆتان هیچ پەلە مەکەن ئەمە سەفیەی خێزانمە لەگەڵ ماوەستاوە ئەمە زۆر مهمە ئەمە دەرسە بۆ من و تۆ هەر کاتێ شتێک بوو جێی گومان بوو زانیمان یەکێک گومانێک ئەبا یەکسەر بۆی ڕوونکەینەوە برا گومانی خراپ مەبە ئەمە فڵان ئاوا یعنی مەسئلەکان ڕوونکەرەوە باشە بە قەدەری توانە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخڕە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە گومانی خراپ لە دڵمان دەرکەی یا ڕەبی نەخۆشە پیسەکان لە ناو دڵمان دەرکەی